یەکەم ڕۆژی سەرژمێری و قەدەغەی هاتوچۆتان نزیک دەبێتەوە لە کۆتایی بارودۆخی ڕێگاوبانەکان لە هی 4 ساڵ پێش ئێستا دەچێت و باسی گەرمی ناو خەڵکیش هەر سەرژمێریە. 37 ساڵی ڕەبقە لە کوردستان سەرژمێری نەکراوە. دوهەمین جار ساڵی 1970 بوو سەرژمێری ئێمەی گرتەوە. هەرچەندە ساڵی 1990 دیسان لە عێراق کرا، بەڵام ئەو کاتە هەرێمی کوردستانی تیادا نەبوو. سەرژمێرەکەی ئەم چەند ڕۆژە دەبێتە دەیەمین سەرژمێری لە مێژووی عێراقدا. یەکەم جار لە ساڵی 1920 سەرژمێری کراو، با پێ ئەو داتایانەی دەستەی ئاماری عێراق بڵاوی کردوێتەوە. لە سەرژمێریەکەی ساڵی 1920 لە سلێمانی 155,000 و لە هەولێر 106,000 کەس نیشتەجێ بوون. بەم حەق و حسابە بێت لەو 104 ساڵەدا هەرێم 5 ملیۆن کەسی بۆ زیاد بووە. قەدەغەکردنی هاتوچۆ تا ئێستا بەجددی بەڕێوە دەچێت. هێزە ئەمنیەکان لە حاڵەتی ئامادەباشیدان و خەڵکیش بەدەگمەن لە ماڵەکانیان دەچنە دەرەوە. پایامنێرانی 1964 هەموو شار و شارۆچەکانی هەرێم و لە کەرکووک و خانەقین و خورماتوو لەگەڵ تیمەکان دەهاتن و دەچوون. ئەوان دەڵێن هەموو شت باشە، تەنیا هەندێک وردەکێشە هەیە. لە هەندێک جێگا تیمەکان درەنگ دەستیان بەکارکردن کردووە و هەندێکی تر درەنگ تابلێتەکانیان پێگەیشت. لە کەرکووک هەندێک لە تابلێتەکان زمانی کوردیان تیادا نەبوو. لە هەولێریش هەندێک لە بژمێرەکان عەرەبی نازانن و تووشی ئاستەنگ دەبن. هەندێک ناوچەی دیکە کێشەی هێڵی ئینتەرنێتی هەیە و تابلێتەکان ئۆفلاینن. شوێنیش هەبووە بەهۆی بارودۆخی ئەمنیەوە تیمەکان پێی ناگەن. لە یەکەم ڕۆژی قۆناغە بەرفراوانەکەی سەرژمێریدا هەندێک بڕیاری خێرا دەرچوون و هەندێک بەرچاوڕوونیش دراون بە خەڵک. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕایگەیاند هەتا ڕۆژی 10/12/2024 پشووی هەموو ئەو فەرمانبەر و ئەفسەر و کارمەندانە درێژ کراوەتەوە کە خەڵکی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە سەرژمێری گەڕاونەتەوە ناوچەکانی خۆیان. بابەتێکی دیکە کە ئەمڕۆ ڕوون بووەوە ئەوەیە سەرژمێری بە ئەمڕۆ و سبەی کۆتایی نایەت، بەڵکو بۆ مانگی داهات و درێژ دەبێتەوە. دڵزار حەمە ساڵح بەڕێوەبەری ئاماری هەولێر بە 964 وت پرۆسەکە هێشتا قۆناغی سێمی ماوە، هەتا 10 مانگی داهات و درێژ دەبێتەوە. یەکێک لە دیمەنە سەرنجڕاکێشەکانی ئەمڕۆ دەرکەوتنی سوودانی بوو لە ماڵەکەی خۆیدا بە دژداشەیەکەوە. سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بەیانی زوو پێشوازی لە تیمەکانی سەرژمێری کرد و وەڵامی پرسیارەکانی دانەوە. لەوێ بە تیمەکەی وت ناوی تەواوی محەممەد شیاع سەبارە، ڕۆژی 4 1970 لەدایک بووە. 5 کوڕ و 2 کچی هەیە و دایکشی لەگەڵیدا دەژی و کوڕە گەورەکەشی ناوی مستەفایە. لەتیف هەڵمات شاعیری بلیمەت و جواننووسی کورد پێشوازیەکی گەرم و گوڕی لە تیمەکانی سەرژمێری کرد، بەڵام خەمی ئەوەی بوو تەندروستی باش نییە و ناتوانێت باش ئاگای لێیان بێت. ئەمڕۆ کاتێک تیمەکانی سەرژمێری چوون بۆ ماڵەکەیان پایامنێری 964 لەگەڵیان بوو. کاتێک دۆخی تەندروستیان لێپرسی دەستی بۆ قادرمەی بەردەرگای ماڵەکەیان ڕاکێشا وتی 2 مانگیش دەبێت لەو قادرمانە نەچوومەتە خوارەوە. چوومە ناو تەنورەکەەوە تۆزێک ترسام. تەنورەکە مەبەستی ئامێری سیتی سکان بوو. پایامنێری 964 وتی هیچ شعری تازت هەیە بۆ کەرکووک یان کوردستان؟ مامۆستا لەتیف تەنیا 10 چرکە وەستا و شعرێکی هۆنیەوە. شاد بن.